بۆی مەدەنی لە کاتی ئەزمە زۆر پێویستمان بەچی هەیە بە پشی درێژبی هودوء ینی کەسەکە چییە کەسەکە تێک نەچی کەسەکە تێک نەچی چونکە هەر تێک چوو ئیشەکە چ دەبی ئیشەکە ئارۆزتر دەبی ئیشەکە ئارۆز بەڵێ هودوء ینی خۆ سەبر گەورەترە سەبر بریتە لەوەی کە لەگەر هەموو چیە ئارامگرتنە لەگەر هەموو شتێک کەسێکی ئارامگرە بەڵام هودوء بەسمانچیە لەو کاتەی کە ئەزمەکەی بەسەدادێ یان ئیدارەی فەریقی دەکا کە کەسێکی چی لەسەر خۆبی نەرمونیان بی نەرمونیان بی سکۆ گوتمان ئیدارەی ئەزەمات پێویستی بە شتێکی چییە خێرا حەلکردنە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو خێرا حەلکردنەوەت لێ نەکا کە سلێ بکەی سەریع بکەی دەبی هەر سیفەتی چ هەبی سیفەتی هودوءەکەی هەر تێ دابی بەڵێ شرط نییە کەسێک زۆر جاروەیە هادێ بوون شێ کەسەکە تەسەنوع دەکا و خۆ تەسەنوع مکتەسەبە باشە خۆ سەبریش شتێکی چییە شتێکی مکتەسەبە زۆدەی بچێ سەر بابەتی سێ بابەتی لغەی پەیوەندی لغە بینی سەبر و بینی هودووی حتمەن چی هەیە فرق هەیە بەڵام لێرە زیاتر مەبەستەکەمان چییە کە کەسەکە لەسەر خۆبی و بەهادیئی کێشەکەی چ لێ بکە بەهادیئی قسەکان بکە بەهادیئی ڕەئیەکان وەربگری بەو شێوەی ئەگەر بێت ئۆسیفەتی شتێدا نەبوو دەبێت ئۆسیفەتی لە خۆی جێبەجێ بکە تەواوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين دين خصائص قائد الفريق المختص بالتعامل مع الأزمة قلت ما فريقك كتن صفتي شهبوا صفتان مان كباس كردين سر صفتي قائد بو دايما دين قائد لغير مدير قائد يعني الرؤياي هي بلا مدير رؤياي نية بل كل رؤياي شيء زي بزيدك رؤيا قائد زي بزيدك بريتك تنها أموري تنفيذية زي بزيدك بو دايما قائد أو كسيا كمال خلقك دزولاني لبوسه لبو ئامانجێکی چ ئامانجێکی دیاریکرا ئەو پێدرێن قائد ئەگەر بێت هەر کەسێک توانی خەڵک بجوولێنی خەڵکی جوولان لە بۆ دیدێک لە بۆ ئامانجێک ئەو پێدرێن چی صفەتی قائد تێدایە هەندێک سیماتی شخصیە کەسایەتی دەبی لە کەسەی کە ئیدارەی ئەزەمات دەکا کە سەرۆکە ئەشجاع کەسێکی چ بی کەسێکی ئازابی چاونەترزبی بۆ ئەوەی دۆ کە دەرێن ئازا لەبەرەوەی جورئەتی هەبی جورئەتی لە چ هەبی جورئەتی لە بڕیاردان هەبی زۆر جاروەیە جورئەت نەبوو لە بڕیاردان باشە با بڕێن هێدی یان بڕیار نەدان دەبتە هۆی ئەزمەکە چی لێدێ ئەزمەکە زیاتر چێ دەتەقیت بۆیە دەرێ کەسێکی جورئەتی هەبی بەڵام خۆش جورئەتیش دەبی چی هەبی دەبی حکمەتی تێدا هەبی چونکە جاروەیە ئەگەر بێت و جورئەتێک ئازاییەک حکمەتی تێدا نەبوو ئاشک دەبدە حەماقەت ئەوە دەبی زۆر ئاگادار کە بینی شجاعە و لەگەر بینی حەماقەت کلێکیان جودا دەکاتەوە بریتە لەوەی کە حکمەتی تێبێت دانایی تێدابی ئەو ئازایەتێ ئەو ئازایەتێ لە شوێنی خۆی بی ئەگەر لە شوێنی خۆی نەبوو کاتە کێشەی دروست دەکات التەفاؤل کە کەسێکی متەفائل بی گەشبین بی ناکرێ سەرۆک چ بی سەرۆک ڕەشبین بی چونکە گەر بێت و ڕەشبین بوو کەواتە هەموو چاوەڕوانی چنە بریتە قائد گوتمان کە خەڵکەکەی دەجوولێن لە بۆ چێ لە بۆ ئامانجێکی دیاریکرێت ئێستا کە تەفاؤل وی لێ کردیە کە ئەو کەسە بکتە کەسێکی ڕەشبین کەواتە ئەندامەکان چ لێ دەکات ئەندامەکان بێهیوانە کە بێهیوا بۆ ئای ئەزمەکە چارەسەر دەبی نەخێت چارەسەر بەڵکو دەبی گەشبین بی لەوەی ئەو کێشە هەیە دەتوانن چی لێ بکەن دەتوانین چارەسەری بکەن المشارەکە الوجدانیە کە دوو جۆرە مشارەکەمانێکە مشارەکەی وجدانی کە بریتە لەوەی کە لەسەر ئەساسی کە بەشداری بوون لەگە ئەندامەکانی خۆ لەسەر ئەساسێکی عاتفی سۆزی یعنی بابرین ڕۆحی چونکە زاروی ئینسان بەو شێوەی کار لە شتەکان بکە ئەڵقیادە گوتمان توانای قیادەکردنی هەبی ئەویش لە بۆ ئاراستەکردنی ئەو فەریقە لە بۆ ئامانجێکی دیاریکرا و
هەروەها قووەت الإرادة بە هەمان شێوە لە ڕووی ویستێکی بەهێزی هەبی نەک ویستەکە بری وڵای کاکە با ئەوە بکەین با ئەوە بچین با ئەوە بڕۆین دەبی کەسە قیادی چی هەبی لە ڕووی ئیدا لە ڕووی ویزدا دەبیستە ئیبتیکاریە کەسێکی کە شتی نوێ ئیبداعی تێدا بێ لە قدرة على اتخاذ القرار کە هەمووی ئەوە الشجاعة وقوة الإدارة دەبتەهۆی چێ دەبتەهۆی ئەوەی کە توانای قراردانی هەبی هەموو جارێ دەکەی کاکە یعنی ئەگەر بێت و جیاوازی نێوان ئیمامی عومەر و ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەر عوثمانی کوڕی عەفان بکە لە ڕووی چێ لە ڕووی ئیدارەی دەوڵەتدا جیاوازیان چییە هەردوو کچ بوونە هەردوو قیادی بوونە بەڵام جیها قیادی باشتر بووە باشتر ها دەرێم هەردووک باشن جیهانیان باشتر بووە هەمومان متفقین لەسەرەوەی ئیدارەی ئەو ئیداری ئیمامی عومەر کردیتی ئیمامی عوثمان نەیکردیە بۆی دەبینین لە سەردەمی ئیمامی عوثمان چ ڕوو دەدا مشکلە بوو لە سەردەمی ئیمامی عوثمان مشکلە دروست بووە ئەزمەش دروست بووە باشە لۆ لە سەردەمی ئیمامی عومەر ئەزمە دروست نەبووە ئایا هەمان ئەو فکرانەی لە سەردەمی ئیمامی عوثمان هەبوو لە سەردەمی ئیمامی عومەر نەبووە بەڵێ هەبووە بەڵام ئیمامی عومەر چی کردیە اتخاذی قراری کردیە اتخاذی ساڕم بووە حسابی خەڵکی نەکردیە حسابی ئیشی کردیە بەڵام هەم زارێ دەڵێن کاتێک ئیمامی عوثمان زۆر حسابی چی دەکرد حسابی خەڵکی دەکرد ئەو کەسا ئەو حساب بوونە ئەو نەمەتە خۆ دەبێ حسابی خەڵک کرێ بەڵام ئەگەر بێت و لە سنوورت لادا ئاخیرەکەی چییە ئاخیرەکەی مەبەستم نییە ئەو کە لە سنووری لادایە عنی نمونونەکە بەو شێ بەراورد لە بینی دوو کەڵە پیاوی ئیسلامدا کە ئیمامی عومەرە کە دەبینی مشکلە ڕوودەیان ئیمامی ئەو بەکر وەربگرا کە لە اتخاذ القرار شجاعة تفاؤل مشاركة وجدانية كاتێک دەبینین چێ دروست دەبی کۆمەڵە کەسێک مانیعی زەکات دروست دەبی مرتەدەکان کە چیان لێ دەکا شێوەیەک لە گەریان دەچێت اتخاذی قراری چ دەدا قراری سارم دەدا بۆ ئەوەی ئەزمەکە چ لێ بکە ئەزمەکە بتوانی چییە ئەزمەکە کۆنتترۆل بکە بەڵام ئیمامی عوثمان کاتێک دەبینی ئەو هەموو خەواریزە دروست دەبی بە نەرمونیانی چ لە گەریان دەکا حتا دەگەنە سەر چی حتا دەگەنە ناو مەدینە و لە پاش ئەوەی ئیستیشهایی دەکەن کە ئەزمەیەکی زۆر گەورە بەسەر چ موسڵمانەدادی بۆی احتیواکردن لە بنەڕەتدا دەبا احتیوا بکرێ ئەوەش دیارە قەدەر الله ما شاء فعل بەو شێوەی بوو سیمات مکتەسیبە ئەو سیماتانە زۆر زارێ سیماتانە شخصی کەسایەتی بەڵە خۆ کەسایەتیش هەر لە چێن دەردروست دەکرێت لە ناو هەر لە منداڵی و لەو شوێنی کە تێدا پەروەردە دەبی کە ئازایەتی و اتخاذ القرار و تەفاؤل و ئەوانە دروست دەکرێت بەڵام سیمات مکتەسیبە لەوانەیە کەسێک ئەو صفاتانە بتوانی کە القدرة على جمع المعلومات کە یەک لەو شتانە کە دەبی قائد کە توانای ئەوەی هەبی بتوانی داخڕ بکاتەوە گرنگترین شت لە بۆ حەلکردنی ئەزمەتیە بریتە ئەتون نابی بڕیا لەسەر شتێک بدەیت وڵی لەسەر ئەساسی نەزەریات لەسەر چێ لەسەر ئەساسی نەزەریات بەڵکو دەبی چت هەبی داتاک لەبەردەستبی کە ئەزمەکە لەو شوێنەی ڕوودا ئەوەکانی بەشدارینە ئەو ڕێکخراوانە هەموو بەداتات لە بۆ دێ کە داتات لۆ هات ئەوە جەمع معلوماتەکەی خڕدەکاتەوە هەروەها توانای تەحلیلکردنی شێبی شیکارکردن و لێکدانەوەشی بە هۆ تەعامل معها ئایا بە شێوەیەک بتوانی لەگەر ئەو داتایانێ کاتێک مامەڵە بکە والاستفادة منها چۆن سود لەو معلوماتانەوە دەکری یعنی گرنگترین شت ئێستا کەمە تقریبا ئەو خەریکی چماندانەیە شتێکماندانەیە بە ناوی چی بەشی ئامار بەشی ئامار لۆ چی بەشی ئامار لەوێ بریتە لە معلومات خڕدەکەیەوە لەسەر چی لەسەر مامۆستایەکانی خۆ لەسەر قوتابیەکان لەسەر دامەکانی خۆ بێ لەوەی ئامار دەبی لەسەر ئەوەش خڕکەیەوە کێشەیەک هەیە بۆ نمونە دەنێ کاکە دەورەیەک دەکەین 30 کەسە لە پاش ئەو دەورە دەبتۆ چەند دەبتۆ 5 کەس کاکە هەموو زارێ کەواتە چ هەیە مشکلەیەک هەیە ئەو مشکل لێ بۆ حەلکەین دەبی چه خڕکەینەوە معلوماتی خڕکەینەوە لۆ کاکە خەتای مامۆستایەکەیە خەتاوی زیەکەیەکە خەتاوی ئەو کەسانەیە کە دەورەکە بەڕێوە دەبن کێشەکە لە چێن دەردایە کاتەوە معلوماتەکە چ لێ کرد معلوماتەکەت ئەوە چیە ڕەبی خۆ ئەوە لۆ دەبژێتەوە دەبێت لێمەش دەست نەکردێ کە معلوماتەکە خڕدەکەیەوە دەتوانی بڕیاری لەسەر بدەیت بڕیاری چییە لەسەر بدەیت کە
حتا منهجێکی چیە مەزهرێکی پێدەی ئیستقڕائی خوێندنەوە متابعی داتا دەکەین ئەوە بابەتێکی کە گرینگە کە قائد دەستی پێوەگرت والقدرة على شرح أفكاره وتوصيل المعلومات کە توانای هەبی کە ئەوە نەبی بەس بڕیار بدا کاتێک دێ وتمە قائد چیە بریتە خەڵک دەزوولێنی لە بۆ سێ لە بۆ ئامانجەشی دیاریکەوە کو خەڵک دەزوولێنی دەبی ئەفکاری هەبی دەبی بیر و بۆچینی هەبی دەبی قسەی هەبی توانای چی هەبی توانای ئەوەی هەبی ئەو بیر و بۆچونانەی خۆی هەیە شەرحکە لە بۆ خەڵکی هەروە توانای قدرەی ئەوەی هەبی کە بەرامبەرەکەی سلێ بکە قناعەتی پێبینی هەروە تەوصیل المعلومات توانای ئەوە هەبی معلوماتەکە چیە بە جوانترین شێوە بگەینێ والخبرة الفنية بطبيعة المهنة والأزمة هەروە لە ڕووی فەنیش کە شارەزایەکی تەواوی سروشتی کارەکەی خۆی بی مهنەکەی خۆی هەروەها سروشتی چ ئەزمەکەش بی ئەوە تەنها بە شێوەیەکی کورت کە باسی چ دەکەین باسی قائد دەکەین کەواتە ئێستاکە فەریقەکە دەبی کۆمەڵە سیفەتێکیان هەبی دەبی لە چێش دابی دەبی لە قائدیش دابی و لە پاش قائدەکەش بەرەوەی ئەرکەکە هەموو دەکەوتە سەرەوی بەو شێوە دەبی چەند سیفەتێک تێدابی دەین ئێستا و فەریقەکەت فەریقەیەکی ڕێک و پێکە ئیشیان چیە بۆ نمونە ئێستا کە ئەزمەیەکمان هەیە ئەزمەکەی دەبی چ لێ بکەین دەمانەیە حەلی بکەین بەپێی ئیدارە دەبی یەکەمیان تەخطیط دابنێ حتما پێش تەخطیطەکە گۆتمان چیە تعریفی ئەزمەکەی دەکای باشە هۆکارەکانی ئەزمەمان زانی باشە کاریگەری ئەزمەکەشمان زانی باسی چمان کرد باسی شەجەڕەکەمان کرد باسی دارەکەمان کرد گۆتماوە ڕێگەکەیە ئەوە قەدەکەیە ئەوەش لەقەکانیتی کەواتە تو ئێستا پێش بچێ ناو کە ئەزمەکەی دەبی تعریفێکی تەواو بکەیت تعریفێکی تەواو کردیە دەزانی ناوی مشکلەکە چییە ناوی ئەزمەکە چییە ئەزمەکە لە چ بوارێکە لە پاشێ هۆکارەکانی ئەزمەکە بەچ دەزانین بەوەی کە کاریگەری هەبووە پش گوتمان ئەگەر بێت و سبێنێ هێدی تەڵەبە نەما کەواتە چ بوو لۆ ئەزمەیەکمانمێ ئەزمەکەمان بەچ زانی بەوەی کە تەڵەبە دەڕوە تەڵەبە دەڕوە کەواتە نیشانەی چی نەتیجەکە پێمان دەڵێ کە چی هەیە کێشەیەک هەیە ناوی کێشەکەش بریتی تەڵەبە ڕۆیشتن لە پاشەوەی لە هۆکارەکان دەکۆڵینەوە کەواتە لەسەرێ دێینە چ گوتمان دێنە خوارد ئەوزار لە خوارێ دەچینەوە چێن دەر دەچینەوە سەرێ کە تو بابرێن ڕێگەکانت هێدی هیچیکردن کە دارێکی خراپە شەجەڕەیەکی خەبیثەیە ئەوە دەوانێ بری مامۆستاخە شەجەرە شتێکی چاکردنی کاکە لە قورئانی ناوی چ هاتیە شەجەرەی خەبیثە هاتی کاتە کۆتاییمان پێهێنا ڕێیەکانی دەبڕ و هیچ شتێک دەبێت ئینجا دەی تەخطیط لە بۆی دەکەین تەنظیم و تەنسیق و تەوجیهمان هەیە لەگەڵ متابعە و ڕقابەمان هەیە وەکو دیارە تەخطیط وەکو زانم پێشەوەی دەورەکتان هەبوو نیە بە کارەکانی چێ نا کۆبنەوەی کارە بابرین مەرحەلە ئەنگۆ سێنەوە نیە قۆناغی سێنە ئەنگۆ نیە قۆناغی دووە بزانم ئیدارەتان هەبوو باسی کارەکانی بەڕێوەبرنی کردی یەک لەوانە ئەوانە هەر سێک تێدایە هەر کارێکی ئیداری بە بێوانە نابی هەر کارێکی ئیداری ڕێکخراوەیی دەستگای دەبی ئەوانەی تێدابی تەخطیط تێدابی تەنظیمی تێدابی تەنسیقی تێدابی تەوجیهی تێدابی متابعەی تێدابی ڕقابەی تێدابی ئەوە پێی دەڵێن چ بنچینەکانی چ بنچینەکانی ئیداریە بنچینەکانی ئیدارە هەر شوێنێک ئەوانەی تێدا نەبوو کەواتە کەم و کوڕی لە چ هەیە لە ئیدارە هەیە ئەزە هەر شێبی کەواتی لێرە ئێمە ئیدارەی ئەزەمات دەکەین کە ئیدارەی ئەزەمات دەکەین دەبی چی تێدابی بنچینەکانی چی تێدابی بنچینەکانی ئیدارەی تێدابی یەکەم شت کە بریە تەخطیطکردن کە پلاندانان کە پلانەکە دانەنەی کە لە بۆچی لە بۆ احتیواکردنی چی لە بۆ احتیواکردنی ئەو ئەزمە ئینجا تەخطیطیش یەک لەوانە کە شمولی جەمیع معلومات دەکا هەروەها تو دێ ئاڕا دەگۆڕیەوە باشە لە کاشەوە تەنظیم دەکەی ئەو فەریقەت هەیە ئەو فەریقەت چی کەسێک ڕێکیان دەخەی چ کەسێک ئەو کارێ بکە ڕێخستنە لە بینی ڕێخستنی کارەکانە کە دێ کارەکان بە شێوەیەک ڕێگی دەکەی هەر یەکێک چ بکە نەک وەکو دەڵێن هەمزارێ کە ئیشەکە ئەگەر بێت و دە کەس بوون ئیشەکە بکەوتن سەر دوو کەسی سەرچێ یان دوو کەس یان بکەوتە سەر یەکێ ئەگەر ئیش تەنظیم ڕێخستن کرا لە ئیشدا ئەوە توی دەکەی ئەو کاری دەکەی ئەو کار دەکاتە هەموو چییە هەموو مشارەکەی تەنسیق کە لە بینی نەفەرەکانیش دەبی دروست بکرێت هەروە تەوجیه بریتێ ئاراستەکردنیش بە هەمان شێوە کە تێدا لە فەریقەکە دەبی بکرێ
لە پاشەوەی کە تو تەختی کردیە کۆنەوە بە نارین یعنی بێ ئەزمەیەکی بینین ئێستا بە تەطبیقی دەکەین دەرین کاکە ئێستا ئەزمەیەکمان هەیە تەخفیفی لەوە بکە لە باسوێت تەنزیمی بکە لە بینی ئەو گروپانەی هەیتت تەنزیم بکە لە دوای تەنسیق لە بینی یەکدی دروست بکەن لە دوای تەوجیهەکەی بکەن لە دوای کەسێک دەکەی متابعە و لە پاشەوە کەسێکی متابعە و ڕقابەی کە بریتە لە چاودێری و هەروەها بە دوواداچوون کە هەر تقریبان یەک ئیشا دێ ئەو شتانە ئەنجام چیە ئەنجام دەدەی بەڵام بە عملی ئێستاکە لە پاشەوەی کە تەواو بوو دەیکەینە عملی ئەو بابەتەی تعامل مع الأزمة دوو نوعمان هەیە ئەوە زانیمان ئێستاکە کە ئیشی فەریق ئەوەیە خۆ تەختیت شتی علمێکی سەر بەخۆی ئاگادار بن تەنظیم ئیشەی سەر بەخۆیە تەنسیق ئیشەی سەر بەخۆیە تەوجیه ئیشەی سەر بەخۆیە متابعە و ڕقابەش ئیشی سەر بەخۆیە مە تەنها لێرە بە شێوەیەکی چمان باس کرد بە شێوەیەکی کورت بە شێوەیەکی کورت کتابی ئێستاکە کتابی ئەوەندە ئەستوری هەیە لەسەر بنەمایەکانی کارژێڕی هەموو ئەو شتانەی چییە بە تەفسیل باس کردیە هەموو پێویستە بەڕاستی بە کوردیشێ پێویستە دەنامەیشی دەستگایی دەکەین پێویستە ئەو کتابەی چییە ئەلەقەن دووسێ کتاب لەسەر مەسائیلی ئیدارە چ بکەین بخوێن ئێستا بە کوردی هەیە کاکە بە عەرەبی هەیە بە چ زمانێک دەوێت هەیە و هەروە لە ئەنتەرنێتیش چەندەها شتمان هەیە چییە بە ڤیدیۆشمان هەیە کە باسەیلی ئیداری استراتیجیات تعامل مع الأزمات کە بە شێوەی استراتیژی کارکردن یان لەگەر ئەزما دوو نوعمان هەیە تەقلیدیمان هەیە بە شێوەی تەقلیدی قەدیم کە چۆن مامەڵە لەگەر ئەزمە دەکەی شێوەیەکی حەدیثیشمان هەیە ئەوە نییە بەسمان لەوانە بیبرین کاکە تو بێک نەوعی دەیکەی لەوانی هۆ دوو چ لێ بکەی بە هۆردووکان بتوانی ئەزمەکەی چ لێ بکەی ئەزمەکەی کۆنتترۆل بکەی تەقلیدەکەوەیە کە پەیوەندی دەیبەستیەوە بە چ بە ڕابردوو هەروەها بەو زروفەی ومؤسسات وفلسفات تلك المؤسسة بە شتێکی ڕاستەخۆ دەیبەستیەوە بە شتێکی ڕابردوو ئەو ڕابردۆش کە بەو واقعی کە ئەو مؤسسە تێدا بووە هەروەها مؤسسەش فەلسفەیەکی دیاریکراوی هەیە ئایا فەلسفەی ئەو مؤسسە چۆنە و چۆنیە لەسەر ئەو ئەساسە دێی مامەڵە لەگەر چ دەکەی مامەڵە لەگەر ئەزمە دەکەی بۆ نمونەدەری کاکە با بڵین حیکمە ئەزمەیەکی ماڵی هەیە پارەی هەیە دێی دەگەڕێەوە سەر چێ ڕابردووی چی ڕابردووی حیکمە باشە حیکمە لە ڕووی فەلسەفی چۆن بیری کردووە لە پارە بە چ شێوێک ویستی پارەی پێیا بکە سودەی هەموو لێکدانەوەی لۆ دەکەی ئایا ئەو جۆرە لە ڕابردوو کە کردیتی ئەو نەیگەیاندینێ ئێرە ئەو ئەزمەی لۆ دروست کردینە لەوانەیە بگەینەوەی کاکا لەبەرەوەی ڕابردوو بۆ شێوەی مامەڵەمان کردیە بۆ ئێستا چمان لەوە دروست بە هەر بریتە لە ئەخطاءەکانی خۆمان یان تێگەیشتنەکانی خۆمان بە شێوێکی هەڵا ئەمە بگاینتە چەندەر بگەینتە قەیرانێک کاتێک دەگەڕێنەوە سەر ماڵی ئەوە شێوەیەکی تەقلیدیە هەروەها ئەو ظروفەی کە تێدا بوو هەروەها لە ڕووی مؤسساتی کتر کردیەوە فەلسفەی مؤسسەکەش لەو بارەی کە بەس شێوە بووە بەڵام حەدیث کە نوێخوازی يربط بتغيرات السياسية دەرین کاکە ئەو مشکیلەی ئەزمەی مالی ئێستاکە ئەمە لە مازی هیچ عیبمان نەبووە لە ڕابردوو بەڵکو ئەو مشکیلە چییە کە لە ئەنجامی چییە ئەو گۆڕانکاری سیاسی و اقتصادی و ئیجتیماعی و تەکنۆلۆژی و معریفی کە دروست بووە بوویتە هۆی ئەوەی کە ئەزمەیەکمان چییە کە دێن لەسەر ئەساسی ئەو ئەزمەیەکمان دروست بووە لەسەر ئەو ئەساسەش دێی مامەڵە لەگەر چ دەکەینەوە لەگەر ئەزمەکە دەکەینەوە دێن چارەسەری دەکەین بارە لە ڕووی سیاسی دێن کا بزانین وەزعەکەمان چۆنە ئەگەر بێت حزبێکی سیاسی بین اقتصادی بزانین کاکە ئەو بواری داراییمان کە ئێستاکە بەو شێوەیە لەبەر چ ئێستاکە باری داراییمان تێکچووە دەرین کاکە لەبەر ئەوەی ئەزمەی مالی نەبوو لە کوردستان خەڵک پارەی زۆر بوو هەروەها فلان واقع ڕووی نەدا فلان لە بواری سیاسی کە بەرامج چەندەها بابرین مەسەلەی نەفت فرۆشتن و لە دوایە گەمارەدانی هەرێمی کوردستان ئیدی خەڵک چی لێ هات خەڵک جیرفانی چ بوو بەتاڵ بوو حیکمەش زیاتر کە بریتە لەسەر چێ لەسەر مەسەلەی یارمەتیدانی خێرخوازانە خێرخوازیش زۆربەی زۆرە چینی وەسەتە ئاگادار بن چینی وەسەتە مەسەلەکەی کە چینی وەسەتیش ئەگەر بێت و فەقیر بوو کابرا ناتوانانی خۆی بژێنی کەواتە ناتوانانی یارمەتی سبدا یارمەتی دەستگا بدە کەواتە توشدەی ئێستارێ چ دەکەی کەواتە ئەو زروفە بوو هۆی ئەوەی تعامل
لەگەر ئەزمەکەت کردگەیاندی ئەتون لە ڕووی گۆڕینی ئەو بوارەیە بوویتە هۆی ئەزمەکەی لە بۆ دروستکەکەواتە دەبی شێوەی ئیشکردنەکەت لێ بکەیت شێوەی ئیشکردنەکەی بگۆڕین ئەتون ناتوانانی سیاسەتی هەرێمی کوردستان بگۆڕی ناتوانانی اقتصادی عالەمەش هەموو چاپ بکەیەوە کەواتە دەبی سلێ بکەین دەبی خۆت بگۆڕی و لەسەر ئەساسی ئەو گۆڕانکاریە سیاسی و اقتصادی و کۆمەڵایەتی یان زانیاری کە ڕوویدایە کاتوش دەبی بێ تعامل لەگەر ئەو ئەزمەی بکەیت چاچی بکەیت ئەوە زانیمان دەی کەیفیەت التعامل مع الأزمات ئێمە ئێستا ئەزمەمان هەیە کو ئەزمەکە چارەسەر بکەین نزیکەی 11 ڕێگامان هەیە لە بۆ ئیشکردن لەسەر چ لەسەر قەیران هەندێکیان خراپن هەندێکیان چاکن شەرت نییە تو ئێستاکە هەندێکیان زۆر زۆر خراپن هەندێکیان چییە زۆر زۆر خراپ هەندێکیان وەسەتن هەندێکیان زۆر زۆر باشن ئەوە چۆنیەتی مامەڵە لەگەرکردن کە نزیکەی 11 ڕێگایە کە دەتوانی مامەڵی لەگەر بکەیت ئەو بابرین عالەمی دنیا بەو شێوەی مامەڵە لەگەر ئەزمە دەکات هەر یەکەشیان بە شێوەیەک مامەڵی لەگەر دەکات ئەلئینکار یەکەمیان بریتە ڕەتکردنەوەی چێ دەریکا کە هەر ئەزمە وجودی نییە ئەزمە هەیە ئەو دەریکاکە هیچ نیە عالەم دەستە سەفرای عالم و دەبینی هەموو لەسەر ڕێمەسیفە عالم دەستە شەڕەتەوە بەفرانی کاکە عالم هیچ نیە عالم هەموو دووسێ سیارەی هەیە دەرێ باشە هیچ لەگۆڕە نییە کەواتە چییە ئینکاری چ دەکەی هەروە لە ڕووی ئیعلامی چییە تەعتیمی دەکەی تەعتیمی الإعلامی ڕاستەخۆی چییە نابی کەسیە باش بکە ئەوە دەرێ ئینکاریە و هەر بە هیچ شێوە کەسێک نابی چییە کەسێک نابی باس بکە کەسێک نابی بۆ دیا مستەبیدون ئەو کەسانە چنە کەسی چنە دکتاتۆر و کە بە زەبری شکابرێ گوتی ئاگر و ئاسن چیە خەڵکەکەیان چیە ئینکاری دەکەن اینجا بۆ نمونە ئێستا کابرا دەری کۆریە چێن دەرە کۆریە باکوورەوە نیە برێگاگە ئازادی نەبێ خەڵک سعیبی توی ئازادی هەیە ئەو پەڕی ئازادی هەیە خەڵکەکە دێ و دەچی و خەڵکەکە کارەبا هەیە خەڵکەکە ژیانی هەیە بەڵام هەموو خەڵکەکەی چ لێ کردیە ڕاستە لە هەندێک ئوموردا سەریان چیە ئیسراحاتە لە ڕووی ئەخلاقی شتی بی ئەخلاقیان نییە حتا ئێستا کە باسی کۆریای برادرێک دەیگو کۆریای باشوور دەیگوت تقریبا 2010 بوو گوتی سەفەرێکم کوێ کرد گوتیان کاکە پێش 15 ساڵ ئێمە زۆر لە ڕووی حتا فیلمی خراپمان نەبووە گوتی ئێستا کە دەبینین بەرەوەی ئەو کرانەوەی کۆریای باشوور کردیتی ڕووی ئەخلاقیەکە چێ ئەوەش ئەزمەیە بەڵام ئەوەکەی نیش چییە ئەزمەیە ئەوە لە ڕوانگەیەکی ئەزمەی تووشی ئەزمەی بووە کە بریتی ئەو پەڕی لیبرالیەت باشە کە دەریکاکە لیبرالیەت شتشی زۆر باشە و کە ئەنەما هیچ ئەزمە نیە ئینسان ئاخرەکەوەی لێدێ کە لە ئەنعامی منهم ئەضەل لیبرالیەت دەبتە هۆی چ ئینسان بەس فکری لە چێندەرە لە تێرکردنی چێ حەزەکانی لۆ حەیوان هەمزا دەریم کاکە خوای گەورە دەرێ کە لە ئەنعامی بەل هم ئەضەل لەبەرەوەی فەلسەفەی ئاژەلی جێبەجێ دەکەن فەلسەفەی ئاژەلیسیە بریتە تێرکردنی چێ حەزەکانی خۆت تەنها حەز دەیزولێنی حەز دەرێ ئەوەی بڕۆی بکە حەز دەرێ بڕۆی بکە دەرێ کاکە حەزەوە تەوا پێم خۆشەوە دەرێ کاکە چت پێ خۆشە بیکە ئەگەر چت پێ خۆش بوو بیکەی کە حیوانات چ فەرقت هەبوو لەگەر ئەنی شەرت نییە هەر شتێک ئینسان پێی خۆش بوو چییە بیکە دەبی ئیلا شتەکە چی هەبی باش بی بۆ ئینکار کەوا کە ئەو کەسانە دەیکەن کە مستەبید و کە دیکتاتۆرن کەبت الئەزمە نا وغڵەتە ئەوە غەڵەتەوە نەمان گوت لە بیدایەت گوتمانسی ئەو 11 خاڵە گوتمان هەندێکیان چییە خراپ ئێستا هەتا ئێستەمە زەممانە کردیا مەتەمان دەکرد کاکە زەممان کردیە بریتە داپۆشین ئەوە ئینکار دەکە ئەوە جارەی ئینکارکردنەکە تەنها لە ئیعلام و لەو بابەتانە دەشاتۆ ئەو جارەی بە قووەتریش هەیە چی لێ دەکا کەبت دەکا دەبی چی لێ بکەی بشادرێتەوە بچێ بە شێوەیەکی تۆند ئەوە نیە بری وەڵای کاکە وەکو سەری ئینکار بکەوتەوە واز لێبینی و هەجێشی نەدات لە ئیعلام باس نەکەی با خەڵک با لە خۆیەوە بێت با لە خەڵک لە خۆی هەرپەڕی هیچ مشکلەی تێدا نیە بەڵام ئەوزاری چ دەکا دەرێ بەهێز دێت لێ دەکا فی تعامل مع الأزمة ئەوزاری قەیرانەکەی وە لێ دەکە بە زەبری هێز یان بە شێوەیەکی
تند دێ مامەڵی لەگەر ئەو ئەزمەی دەکا کە دەیهەوێ کۆنتترۆلی بکە کەپتی دەکا بەس تەفریع الأزمة بریتە پارچە پارچەکردنیسە پارچە پارچنی کردنی ئەزمە دەیکاتە چەند پارچەیەک بەڵام مواجهة الأزمة بعنف ما يؤدي إلى تفرعها بەڵام بە شێوێک دەوێت تەفە پارچە پارچەی بکە بە تونند و تیژی دێکەیە چەند پارچەیەک خاستەوە لە بواری سیاسی لەوانەیە ئەگەر بێت و ئەزمەیەکی گەورە دروستبی دەیت لێ دەکەی پارچەی دەکەی خەڵکەکە بۆ نمونە خەڵکەکە ئەوکانی کە بابرە قیادینە لەو لایدا دەنێ ئەوکانی ساڵاکی لەناو ساڵاکی دەکەن نەو لایدا ئەوکانی مؤەیدیشی نەو لایدا کات و تەفریعت کرد تو دێ زۆری یەکەم لەناو بە کە بریتی نەچنە سەرکردە ئەوکانی بەخۆی زۆری دومیش سلێ بکە زۆری دومیشدا بە شێوەیەکی مامەڵیان لەگەر دەکەی زۆری سێەم کە زۆری نەیە بەخۆی هەموو دەستنەوە چێن دەر دەستنەوە ماری هەموو جارێ دەنێکا کە هەندێک شتەیە بەو شێوەیە کۆنتترۆل دەکرێت هەموو ئەوانە بە تەفسیلی ئەو سەرکردانە چییە جێبەجێ دەکەن دەیشی خوێنێ باش تەقلیل من شەئن الأزمة بریتە دەری ئەزمە هەیە کاکەم گەندەڵی هەیە بەس لە هەموو شوێنێ گەندەڵی هەیە شتێکی عالەمیە شتێکی جیهانیە کەواتە یعنی چێ یعنی کاکە چارەسەری ناکەم یعنی شتێکی چییە بەسیتە کاکە هەر گەندەڵی دەبتە هۆی ئەوەی دەوڵەتەکە چییە دادەڕمێت ئەماتە ساعتەشت ئەوە تەقلیل من شەئن الأزمة خۆی دەبی ئیدارەی ئەو شوێنە چ بکە ئەوەی لەدای ببڕن لەو خۆتان دەبی هەردووکان ڕەبت بکەین هەردووکان پێکمان چ لێ بکەین هەردووک پێکڕان نوێژ بکەین گوتمان تەقلیل من شەئن الأزمة باشە بۆ نمونە لە دەستگای نووری حیکمە ببرین ئەندامەکان زۆر گلەیان هەیە ئەنجومەنیش دەری کورا چنیە ئەبا لە خۆیانەوە برێ بۆ نمونە ئەنی ئەوە بری دێتی ئەوە زۆرێکە لە کەمکردنی باشە شەئنی ئەزمە بۆ نمونە دەرێ کاکە لە نێوان ئەندامەکان وا فەرق و جودایی هەیە گریمان ئەوە نمونەی گریمان ئەوانیش دەرێن کاکە هیچ فەرق نییە ناین بێ کەسەکەی بینی یەک نییە دوو نییە سێ نییە چار نییە یەک بی دوو بی بۆ دەکەس بۆ سێ کەس بۆ جەمعدا تو پێویستە چ لێ بکەی پێویستە بێ کاکە بری کاکە بەو شێ نابی بێ مەسەلەکەی چی تەقلیل من شەئن الأزمة چایە خۆدا پۆشی بری کاکە شتێکی ئاسایی و شتێکی ئەوە نییە یان دەرزدانەوەی برا بە خوشکدا بەتەنیا بە قڕاعات ئەم زاریم کاکە قڕاعات بە خۆی فەرزی چییە کورە کیفایەش نییە بە قورئان جارێ دەرێن باشە دەریم فەرزی کیفایە نیست دەریم کاکە یەک کەس لەو دەستگای خوشکە بزانی کافیە نەک خوشک بێ لەکەم برای دانیشی وڵا کاکە قڕاعاتی پێ دەرێن بەخوای دروست نییە بەخوای حەزیکەی بیکاتە قڕای عەشرەشی بداتێ دروست نییە لەسەر قەردار دەبتەوە لەسەر قەردار دەبتەوە ئەو ئەزمەیە لەوانەیە سەر بچێشی ئاخیرەکەی ها پەشیمانمان دەکاتەوە دەبی ئاگادار بی تەقلیل من شەئن الأزمة تەقلیلی نەکەی نەگەر بێت و ئێستا کۆنتترۆل کرا یعنی تەواو خلاص کاکە دەستگایەکی قورئانی بە هیچ شێوەیەک چییە نابی کە تێکەڵاوی ڕوو بدە هەتا حرامە دروست ئللا تێکەڵاویەک کە سنووردارە لە شەرعدا کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم چییە ئافرەت هاتینە چێ هاتینە مزگەوت ئەوە پێ دەرێت تێکەڵاوی بەڵام چ دۆنە تێکەڵاویەکە تێکەڵاویەکی چ سنووردار ئەزەم زادنی کاکە ئەوە بدەن کاکە ئەوە تێکەڵاوی نەبوون نییە بری وەڵای کاکە خوشک و بران ناتوان لەگەیەک مطلقاً بری بن بە بکرێ چونکە ناکری بەڵام دەبی چی لێ بکەی حتا پێت دەکرێت کەمیکە التەنەفس بریتە لەوەی کە نەفەسێک دەدێت نەفەسێک دەدێ چێن دەدەیە ئەو ئەزمەیە وەکو بڕکان ئەگەر بێت و لەناوەی لەسەرەوەی چ دەبتەوە نەفەسێک دەبتەوە بڕکانەکە چییە هێدی چییە کەم دەبتەوە اینجا بزانە ئەو بڕکانە لێ چێن دەرە بۆ نمونە تو دەرێ کاکە ئەزمەیەک دروست بە دێی سەرەکان دەگری سەرەکان دەی هادێ دەکەیەوە کەواتە ئەزمەکە چی لێ دێ ئەزمەکەش هێدی چی لێ دەبێت تەخفیف دەبی اینجا زاروێ بە قسەی خۆش ئەو تەنەفوسەی دەکا زاروێ بە قسەی ناخۆش دێت چ لێ دەکا
دێ ئەو تەنەفوسی لێ دەکا کۆنتترۆل دەکە یعنی هۆ دووشیان ئەویان چ ڕێگاکێ ڕێگای چاچیشی هەیە بێ لەگەری دانیشی و کاکە فعلەن دەتەوی کێشەکەی لەسەر چارەسەر کاتە نەفەسەکەدا ئەزمەکە چ لێ کردو هێور کردو بۆ نمونە لەناو حزبێکی سیاسی 1000 کەس دەڕوا ئەو حزبی بەجێ دێری تو دەی لە چێن دەردەگەڕی خۆ ناتوانانی بەسی لەگە 1000 کەسی دابنیشی حتمما ئەو 1000 کەسە 10 کەسی لێ کردیا زولاندیتی دەی ئەو 10 کەسەی چ لێ دەکەی دەگری هێدی قسان لەگەر دەکەی ئەزمەکە گەورەتر نەبی نەکو بتە لەو 1000 بتە چەند بتە 2000 بتە 3000 بتە 10000 کەواتە تەنەفوسێکی چییە تەنەفوسێکی پێ دەکای تشکیل لجنة دروستکردنی چێ یەک لەوانە بریتیا لجنەی دروست دەکای تەرجە الإدارة أحيانا في مواجهة الأزمات إلى تشكيل لجان باشە ئەو لیجانە کە نەک لجنەیەک دروست دەکات چەندەها لیجان دروست دەکات ئەوەش لە بۆ چییە کۆکردنەوەی چییە معلومات لە بۆ چێ هێزی ئەزمە چێ هێزی ئەزمەیە دەوافعیان چییە مەبەستیان چیە لەو ئەزمە جیهاتەکەی کەوان هەموو پێویستە ینی لێژنە دروستکردن ئەو معلوماتانە خاص لە بواری سیاسی ئەگەر بێت و ئینسان لە بواری سیاسی ئیش کردەوی ئەوانە وەک نای خۆی بزانی هەمووی قوەی ئەزمە دوافعها جیهاتها بزانی هێزی ئەو قەیران لە چێن دەرە ئایا نیەتیان چییە لەبەرچە ئەو مەبەستیان چییە هەروەها جیهاتیان چیە ئاراستەیان چییە ئەلەی تەقیف و خەلفەها زۆر زار دەرێکاکە ئەزمە دروست دەبی ڕاستەوە خۆشتا کابر هیچ معلوماتی خڕ نەکردی وەڵا ئەجندەیەکی چییە ئەنجندەیەکی خارجیە کورە وەڵڵاهی برا ئەو قسەیە پێویستی بەچییە تۆمەیەکی گەورەیە کاکە تۆمەیەکی گەورەیە دەبی ئەگەر بە دۆ قسەی دەکەی بستەوی دەبی زانیاری تەوی لەسەر ئەساسی زانیاری دەبی ئەو شتانە کۆ بکەیەوە نەک تەنها فڕێدان ئەوەش زۆرێکە لە بۆ ئەوەی خەڵکەکەی چ لێ بکەیەوە کە دەرێ ئەجندەیەکی خارجی هەیە کەواتە تەنەفوسەکەدایە کە خەڵکیە لەگەردامە بنهێنی خەڵکەکەش چ لێرێ ئەو بورکانەی هەیە بورکانەکە سار دەبتەوە هیچ وەزعەکەی لێتەی دەچی وكذلك بهدف كسب الوقت زۆر زاروێ ئەو تشکیل لیژنە دەکەی لە بۆ ئەوەی وەختی چییە وەختی بەدەستبینە تو پێویستی بە چ هەیە ئەزمەکە گەر بێت و ئەوەکانی ئەو شتەی دەکەن ئەتوان لێ دەکەی لەسەر ڕاوەست هەندێ بکاکە لیژنەمانە بۆ دروستکردی ئەوە جەمی معلومات دەکەین و ئەوە دەزانین لۆ ڕوویدایە ئەوە لۆ ڕووی نەدایە ئەوە لە شوێن دەرهاتیە لە شوێن دەرنەهاتیە کەواتە بەدەستهێنانی چییە بەدەستێن وەختە بۆ نمونە ئاگر یان فەیزانە بۆ نمونە ئەو ئەزماتی طەبیعیە بەڵام خۆ ئەزماتی طەبیعیش زۆر جار هەیە دەستی چێ تێدایە دەستی ئینسانی تێدایە خاصە مەسەلەی فەیزان و بریتە مەساری ئاوگۆڕا ئاوەکە ڕاوناستی کە دروست بوو خەڵکەکە سریکاکە لێژنەیەکمان دروستکرێ بە دووادات چون دەکەین کا بزانین ئەو ئاولۆ لێرە خڕبوویتەوە لە پاشەوەی ئینشاءڵڵا دێن تەعویزتان دەدەینێ کەواتە خەڵکەکەش هێدی چی لێ دەبتەوە کەواتە تو بەدەستێنانی چییە بەدەستێنانی وەختە و ئەضعاف قووەة الئەزمە هەروە دەبتە هۆی لاوازی چییە لاوازی ئەزمەکە لاوازی ئەزمەکە خاصە کۆمەڵە کەسێک ڕزایی دەرەبرن تو دێ ئەو هەموو شتانە دەکەی دێ ئەو ئەزمەی چ لێ دەکەی لاواز دەکەی عزل قوة الأزمة ئەو هێزەی بوویتە دروست بوونی هێزەکە عزلی دەکەی لە چ لە خەڵکەکەی ئەوەش چمان هەیە کە دێ عزلکردن سێ زۆرە قووەتمان هەیە القوة الصانعة ئەو هێزەی کە بوویتە هۆی دروستبوونی چ ئەزمەکە زیاتر ئەو بابەتانی کە باسمان کرد زۆرتر دەبینی نمونونەکان لەسەر چییە نمونونەکان لەسەر بابەتی سیاسی جێبەجێ دەکرێت خۆ لە بابەتی ئیداریش جێبەجێ دەکرێت بۆ نمونە کەسێک الحەمدولله ئێمە ئەو بابەتانەمان نیە کەسێک لە ناوە خۆمان بێ ئەزمەی دروست بکە قەیرانی دروست بەناوە گریمان کاکە گریمان لقێکمان هەیە ئەزمان دروست دەکە کێشان دروست دەکە و ئیدی لە هەر دانیشتەکان کێشەیەک دروست دەکە و ئیدی لە ڕووی ئیداری پابەند نابی ئەوە بەخۆی چییە بەخۆی هەبوونی کێشەیە ئەگە ئەزمەش نەبی ئەو کێشە پێویستی بە چییە پێویستی بە چارەسەرکردنیە بۆ نمونە ئەوەی بەکاربینی بزانین قووەی صانعە چییە ئایا خەتایی چێیە کە ئەو ئەزمەی دروست دەکە ئەو کێشانە دروست دەکە قووەی مؤەیدە ئەو دروستی ناکە بەڵام چی دەکە تەئیدی دەکە هەم جاری ئەو دەری ئەو هەیە ئەوش دەری بەڕاستی قسەکە چییە
تأييدی دەکا. قوة مهتمة کەسێکی دی دروست ناکە مؤيد نییە بەڵام حەز دەکا چییە اهتیمام بە چ دەدا اهتیمام بە کێشەکە دەدا ئەتو دەبی هەمووان یەکەمیان ئەوەی چ لێ دەکەی چ لێ دەکەی وەکو تەرقیە طریق التەرقیات دوی کەسەکە چ لێ دەکەی سەرەتا خوتەی خراپیش نا بەس بخۆی ئەوەیە چ بکەم سەرەتا چی ئەو کەسێ بەرز دەکەیەوە بەرز دەکەی تەرقیەی دەکەی زیادە فیلم ئەگەر بێت و پێویستی بە پارەبی پارەی لۆ زیاد دەکەی ماوەیت پێ دەسی ڕاستە خۆ دەرێت چێ کاکا وەڵا فلان کەس مان چ لێ کرد لاماندا کابرا چ لێ کرد ئەو کەسانت کە تەرقیەتی ئەوانە کەس بوو ئەیە دوانە دەێن وەڵا کاکە بەس بە خۆی چی لێ کرد ئەو فەرتەنەی ناوە دەرێن لە بۆ خۆی بوو لە بۆی پلەی بەرز بکە بۆی ڕاتبەکەی بەرز کرد کەواتە خەڵکەکان لێ چ لێ کرد خەڵکەکان لێ دوور خستەوە هەبە چێ حتا کەسایەتی ئینسانەکەش لێ دەکەن کەدار دەکەن ئەوە زیاتر بابەتەکە چیە دەبینین چیە بابەتی چیە عەزل قووەت الئەزمە ئەمە پێویستە یعنی عەزلی یعنی ئەگەر بێت و لە ڕوانگەی شەرعیش ینی بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک هاتە ناو حیکمەی باشە کرمانە مامۆستا فعلە مامۆستایەکی چاک بوو بەڵام ئەفکارەکانی ئەفکاری تون بوون دیتمان کاکە مەجموعەیەک تەڵەبەی چ لێ کردیە بە شێوەیەک چیە ئەفکارەکانی تند کردینە تەکفیری دەبیست بکەین ئەمە ئەگەر لێگەڕێن چیە حیکمە هەر زیاد دەبێت کەواتە لەوانەیە لە مستەقبەل کێشەیەکی چێ کێشەیەکی گەورەی ئەمنی لە بۆ حیکمەی لێرە دێن چ لێ دەکەین ئەمە هیچ عیلاقەمە لە تەڵەبەکەی نییە عیلاقەمە لە مامۆستایەکەیە مامۆستاکە دەرێن کاکە خوا خێر بنووسی چەند لە مێژە لێرە دەرست دایتەوە ئەمە بەڕاستی لەگەر ئەفکارەکانی تو حیکمە لەگەر ئەفکارەکانی تو دانی و بڕۆ کاکە کاوە برد مؤیدەکان و مهتەمەکان هێدی هێدیسیان لێ دەتوانێت چیان لێ بکەیت دەتوانێت ڕاستەڕێیان بکەیت دەتوانیت چیان لێ بکەیت دەتوانێت ڕاستەڕێ بکەیت کە ئەوانە باز دەکەن کاکە پێویستە ئەنی لە هەندێک کاتدا پێویستە کە موسڵمانی چیە بەکاری بینی بەڵام لە چێن دەر لە وەختی خۆی لە جێگای خۆی بێ ئەوەی چ بکە بێ ئەوەی تووشی ستەمبی بۆ نمونە کەسەکەی بەرامبەرت کە دەوێت ستەم بکە تو دەبی چی لێ بکەیت دەبی کەپتی بکەیت وانە بۆ نمونە باسی ئەبوو بەکر دەکەین بە شێوێک لەگەوان جولای تۆ قسەی لەگەر کردینە حتمما کاکە بگەڕێنەوە نەگەڕانەوە بە شێوەیەکی هادوء و سربەخۆ باش ئەوەی کە کابرا دەهێوە شەڕ لەگەر بکە چی لێ دەکەی لەو کاتێ پێویستە تووشی شەڕ دەبتە لە ئەزمە دەردەسی دەبتە چ دەبتە سیراع دەبتە چی هەنجی دەبتە سیراع و دەبێت توش جوابی بدەیەوە الفريق المتكامل كفريقي تواو كدو فريق متكامل فريق دائم يعني بيويستا لإداري دولات يعني لإداري دزقاتي جورا فريقي تايبت هبي لبوسي لبو إداري أزمات هم زارين كاكا تخطيط كبريتي اللوي كأتو بزاني درفت تسيا لمستقبل ئەو مەترسیانش لە بۆ دەستگای دێن سنە ئەم بەخۆی چار خاڵە وەکو بابەت سواتمان هەیە تەریقی سواتمان هەیە لە تەختیتکردن کە بریتیە لەوەی کە کارە ئەرەیەکانی خۆت کارە نەرەیەکانی خۆت کارە ئەرەیەکانی خۆت زیاتر برە و پێ بدەی کارە نەرەیەکانی خۆت نەیهێلی باشە لە پاشەوەی دەرفەت ئەو دەرفەتانەی لە مستەقبەل هەیتت دەرفەتەکان بقۆزەوە مەترسیەکان چیە بریتیە لەوەی ئەو فەریقا پێش ئەوەی ئەزمە ڕووبدا خۆی لەو ئامادە دەکا دەکاکە لەوانەیە لەو ساڵ لە مانجی ڕەمەزان تووشی ئەو بابەتەی بی تەوەقع دەکەی یان کاکە ئەو شتەمان بەسەدادێ کەواتە مەترسی هەیە ئەو مەترسیە دێ ئەو فەریقی دائیم یا موقت لە بۆ ساریش دادەنەی دێی ئەوش گوتمان بە هەماشەیە مختلف الاختصاصات إدارة الأزمة على دراسة الأزمة وإعداد خطة المواجهة بطرق علمية كدي أو فريق متكاملة كاتيك أزمة شرودة كاكي مترسيجيش هي دي بشيويشي مخطط ودياري كراو دريكا أقوى الرويدا خطة يكمان أي أقر أوي الرويدا يعني حمو زاردني خطة بلان نابي لسي بديل كم تربي يعني هرش بديل يكم بديل دوم بديل زندم
بەدیلی سێم ئەگە ئەوە نەمانتوانی ئەوە ئەگەر ئەمە نەمانتوانی ئەوە حتا لە دانیشتنیشدا کە بابرین سیڕاعی شەیە لە بابەتی دیبلۆماسی کاتی کەسێک دەنێری دەبێت و تەوەقوعەوە بکەی بەرامبەرەکە چ دەڵێ باشە لە پاشی ئەتو چ دەڵێ ئەو وڵامی چییە ئەگەر بێتەوە ئەمن عەرزی ئەو بابەتەم کرد گوتمان کاکە ئەوە ئەو چ وڵامێتی ئەگەر ئەوی قبول نەکرد چ بەدیلم هەبی ئەگەر ئەوی قبول نەکرد چ بەدیلم هەبی دەبی بەو شێوەی دەبی کە فەریق متەکامل دەبی بەو شێوەی کە ئیش بکا لەسەر مواجههای بە ڕێگای علمی چارەسکردنی ئەزمەش شتێکی کۆنکریتی نییە بری وڵای کاکە ئەزمە ئیلا بەو ڕێگای حەل دەکەم لەوانێ ئەیت هەبی بیت هەبی سیت هەبی یەک لەو ڕێگانە دەتوانی کە مواجهەی چ بکەی فەریق متەکامل ئەوە دەکرێت فەریق متەکاملەکە بەڵام نەمانووسی کەیفیەت التەعامل کە ئەو فەریقە لەسەر ئەساسی چی لەسەر بە ڕێگای علمی ئەگەرێتەوە سەر کتوب علمی بە شێوێک دەتوانی ئەو فەریقە ئیش بکات ئەوەی لێگەڕێ المشاركة ديمقراطية أو المشاركة الشوروية ئەمە هۆی لێ دەکەین بەسەوە بۆ ئوسلوبی مشارەکە بەکاردێنێت لە بۆ چی لە بۆ ئەو کەسانەی کە ئەزمیان دروست کردێت دێ لەگەریان دادەنیشی و قسەیان لەگەر دەکا و بە شێوەیەک لە شێوەکان بزانی لۆ ئەو شتە بەو شێوەی لێ هاتیە قسەکانیەوە دەکە حتا بێت و ئەزمەکەی لێ بکە ئەزمەکەی چارەسەر بکە ئەگەر بێت و ئەزمەکە بەشەرەکان دروستیان کردبوو ئینسانەکان دروستیان کردبوو ئینسانەکان دروستیان نەکردبوو شتێکی کاریتی بوو بابرین طبیعی بوو ئەو طبیعەت و بێ دەی چارەسەرەکەی چییە خۆ زیلزال ئەگەر ڕوویدا یعنی زیلزال پێ ڕادەگیرێ بریتە کاریگەری زیلزارەکە ڕادەگری کاریگەرەکەی چییە بریتەلەوەی کە خەڵکەکە بێ شوێنە بۆ نمونە ئێستاکە کە زیلزالی تورکیا ساڵی چەند بوو وەختی ئەوان بوو نییە تقریبەن لەوانە بوو بەڵام توانی بەماوەیەکی چی کەم لۆ لەبەرەوەی چی دانێت تەکوینی احتیاتی دانایە تەکوینێکی احتیاتی دانایە لە ڕووی مالی کە ئەگەر بێت و قەیرانێکی مالی ڕووبدا یان قەیرانێکی ئینسانی ڕووبدا یان قەیرانێکی طبیعی ڕووبدا کو بتوانم چ بکەم هەستمەوە دەبی پارەی احتیاتیت هەبی دەوڵەت دەبی چی هەبی پارەی احتیاتی هەبی کاتی ئەو احتیاتەوەی لێ دەینێ کە بتوانی بەسەر چ زاڵمی ئەو تەکوین احتیاتت تایبەتە بەسەر جانبی اقتصادی جانبی اقتصادی جا گفتم مشارکەی دیموکراتیش کە پرسپێکردنەوە لەگەر ئەو کەسانە بۆیە ئەطراف کە ئەو ئەطرافانە ئەو لایەنانەی کە ئەزمەکەیان چیە دروست کردیە ئەزمەکان کە دروست کردیە بۆی دەبینی ئێستاکە ئەو ئەزمەی لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە چیە دێن هەموو ڕۆژێ چ دەکەن لەگەر یەک دادەنیش کە نەما کاکەمە ینی مشارەکەیەکی بۆ مشارەکەی کە معلومات دەگۆڕین و لە بۆی بەس ئەمە لەگەرێ مع ئەطراف متأثرة بالأزمة نبي لەگەر یان دادەنیشی لە بۆ کێشەکەی لێ بکەی کێشەکەی حل بکەی بريتيا تصعيد الأزمة أزمة كتلي دكي جورتر دكي أزمة كبخوي كتكيا أو كسسيلي دكا جورتر دكا أو لسكاتيك بكادي لو كاتي بكادي كاتو نازاني كاكا أو كساني لبش أو أزمينة تشينا ولي دكي بشيوك لشيوك أزمة كتلي دي ما يعني مازال يندري بو زياتر او ازمه سليب كان توازي لدينا بو تصعيد بكري حتى قوي صانعه قوي مؤيده ديار بكري تصعيد الازمه لبوسيا لبور اوي بزاني تون سروشتي او ازمه سنده سي لوانيه تو ازمه كهبي بلا نزاني او ازمه لچندر بيابو هو كاركاني سي او چيله پشت او چيله پشنيه او كسجدي معاملين لقردك وازي لديني كوازي لي هنا زاروي لدز ددسي ها زاروي لتصعيد الازمه كابرا في كنترول ناكري بلام زاروشة سيلي دكا في كنترول ناكري كتصعيد الأزمة لبو أوي بزاني كغموض هي كناروني هنا لهبوني أزمكا للرئيسي أطراف كاني أزمة شيء لا أنا كاني أزمة شيء بويته هوي أو أزمة يدروس كرديا إنزا كتصعيدي كرت راستخو كسكان لو كاتي ترسيان ناميني چون كهذا بينين ولا كسكي دكا كأنما جيشت شندر جيشت أمان كأنما يستل أمان ده خريكة أو كان أزمة دروس كي سر بكون
ڕاستەوخۆ سەرەکان چییە؟ کەسەکان وە دیار دەکە کەسەکان وە دیار دەکە ڕاستەوخۆ دێ ئەو کۆمەڵە کەسە مامەڵەیان لەگەر دەکە ئەزمەکەی چ لێ دەکە ئەزمەکەی کۆتایی پێدەنی ئەنەوەش هە لە بواری سیاسی زۆر چی لێ دەکرێت زۆر جێبەجێ دەکرێت زۆر جێ دەکرێت زۆر جاروەیە کە ئەمریکا دەبینی لەگەر مسلمانان ئەو شێوەی وەکاری نایە ها ینی قووەتیان دەداتێ قووەتیان دەداتێ قووەتیان دەداتێ قووەتیان دەداتێ حتا سەرەکان بە دیار دەکەن سەرەکان بە دیارکەوە ئەوزارەچیان لێ دەکە هەمووان تەصفیە چی لێ دەکە تەصفیە دەکە چونکە غەرب گومانی تێدەدرێت بەردەوام ئەمە ئەزمەمان لەگەر چێ هەیە لەگەر وەکەی ئێستاکە کە بتوانی ڕوبەڕووی شارستانی کە بەناو شارستانیە شارستانی غەربی شارستانی هەمووی سەوەڵان شارستانی غەربی ئیلحادی کە بتوانی مامەڵەی لەگەر بکە و بەرامبەری ڕاوبرسی بریتە شارستانی ئیسلامی ئەوکانی هیچیان کە توانایان نییە چونکە بەخۆیان چینە بریتە دیانەتێکی دەستکرد و یان دیانەتێکی منحریف بەڵام تەنها وەکەیمە ئیسلامە کە ئیسلام کە ئیسلامەکەوە غەرب بەردەوام لەگەر ئیسلامدا چییە سیراعی هەیە کە سیراع هەبوو کاتە بەردەوام ئەزەمات لە بینی ئەو دوانە دەبی بۆیە عند الرغبة في تصنيف قوى الأزمة بوي قوى أزمة كدي تصنيف دكاو إن زادي لو شو أنا ماملي لقر دكاو بس شيك ما الماملكي كدي تصعيدي أزمة دكا حتما لبو شيء تيا شيء خرافة شيء خرافة كسكا بكارني لبوي بطواني أزمة كسليبك لأنه ببا والله بهما شيوا تلوري إداري لدزجاي خود تشيشه هي تشيشكا واز لديني تصعيدي بيدي لبوي كسكان بناسي کە کەسەکان ناسی دێ لەگەریان دادەنیشی بزانین لەبەر سەر ئەوی شەی دەکەن لەبەر سەر ئەزمەیان دروستکە دێ کێشەکەی لێ دەکەی کێشەکەی حەل دەکەی کەواتە لە ڕووی سیاسی خەتەرە بە شێوەیەکی خراپ بەکاردێن بەڵام لە ڕووی ئیداری دەتوانی بە شێوەیەکی چ بەکاربێنی بە شێوەیەکی چاکتیە بەکاربێنی ئەگەر بێت و ئەزمەکە یعنی چ نەبوو ڕوونی تێدا نەبوو کە ڕوونی تێدا نەبوو کەواتە معلوماتی لەسەر ڕوو دەکەیەوە هیچ معلومات دیار نییە کە معلومات دیار نییە پێویستە کەمێک سلێ بکرێ بەرزکرێت و کە بەرزکراوە کەواتە تەسیرەکەی دیادەبی هۆکارەکانی وەکو ئەوی کەسێک کە دەستە لای دکتۆری ڕێکاکە نخۆشم ئیتر وڵای کاکە هیچ پێدیانێت دە باشە لێگەڕێ هەفتە چی وەرۆ کە هەفتەچی دەست و دیسان حسی لە بۆ دەکاو دەرێکاکە لێ هاتیە دەرێ ئەو نخۆشێت لێ هاتێ لۆ ئەو هەفتەی لۆدانە هەتا لەبەر ئەوەی ئاڕازەکانی هێشتان چ بوو ئاڕازەکانی نخۆشیەکە بەدیار نەکرد بوو دکتۆر نایتوانین لێ بکە تشخیص بکە ئەمەش نەمانتوانی تشخیصی بکەین بۆیە ئەزمەکەی لێ دەگەڕین دەبەوەی بەرز ببتۆ ئینجا دەی مامەڵەی لەگە دەکەین مامەڵەیەکی تەندروست کە بریتە لەوەیە تو بێی چ بکەی ئەو تیمەی دروستت کردیا جەمعی معلومات بکە هەروەگەر بێت و شتەکە شتێکی سروشتی بەخۆی ڕوودایە باشە یان کەسەکان دیاری بکەوە کەسانێک کە دەستیان هەبوو لە دروستکردنی ئەزمە لەگەریان دابنیشی لە پاشەوەی بزانی هۆکارەکە چییە دەوافعیان چییە نیەتیان چییە ئەگەر بێت و نیەتەکەیان مەشروع بوو نیەتەکەیان چاک بوو نیەتەکەیان باش بوو مەبەستێکی بەرەو پێشبنی دەستگایان هەبوو وەڵاهی گوناح بارە ئەو ئینسانە چی بکە بەجێیان نەکە بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانە بوو ئەوە دەبی ئەوان وەلێ بکرێت لێ بکرێت کە جارەشکە ئەو بابەتە دروستیە دروست دەکە زیاتر ئەمە ئەومان خوێند مەبەستمان زیاتر ئەزمایی هەبوونی لە ڕووی پەروەردەیی سوکەمان لە دووشت ئیش دەکەین لە ڕووی پەروەردەیی و لەگەر دەستگاهی ئەنی ئیشی ئیداری یا ئۆتێ لە جانیبی پەروەردەی ئەزمەمان لۆ دروست دەبی بۆ نمونە مشکلێکی گەورە لە ناو تەڵەبەکان دروست دەبی یان ئۆتێ لە جانیبی ئیداری مشکلە لە نێوان چدا ئەندامەکان و یان لە نێوان لق و لقەکان و یان لە نێوان لق و هەروەها ئەنجومەنی باڵا دروست دەبی ئەگەر بێت ئەو مشکلانە بە شێوەیەکی مسلمانانە و بریانە حل بکرێ باوەڕکە زۆر چییە زۆر سەهل دەبی زۆر بە ئاسانی حل دەبی ئەگەر بێت و ئەساسەکەمان نیەتێکی چاک و پاک و باشمان هەبی تەنها هیچ مەساڵحمان لێرەنیە تەنها بریتیبی لە خزمەتکردنی ئەو ئیسلامە کەواتە دەبی کە کۆمەڵە کەسێک هەیە لەسەرەوە ئەگەر بێت و قسەکان یا مخالفی شەرع نییە ئەو پێویستە هەمومان چ لێ بکەین هەمومان پێوە پابندین هەر چەندەش ئەگەر بێت و بەخۆشت گلەیت لە هەندێک ڕەئی هەبی چونکە لە مەسەلەی ئیدارە بریتە ڕەئی چ دەخوا ڕەئی زۆری نەدەخوا ڕەئی زۆری زۆر جارە ئیشکالیەتێکی لەکەم بریان دروست دەبی دەرێن لە قورئاندا وەڵی ڕەئی زۆرینە زەم کرایە وەنارێن دەرێن وەڵایەکە ئەو مەفهومە
باڕاستی کەینەوە بەڵێ ئەگەر بێت تو مسلمان لەگەر غێری مسلمانی حیساب بکەی بەڵێ زۆرینە مەذمومە چونکە زۆرینەی خەڵک چییە؟ مسلمان نییە ئەکثەرهم فاسقون بەڵام ئەگەر بێت و بێ ناو مسلمانان کۆمەڵە مسلمان دەبی زۆرینەی ناو مسلمانان چییە؟ ومن يتبع غير سبيل المؤمن يعني چییە کاکە؟ يعني ئیماندارەکان لەسەر چێ؟ لەسەر شتێک چییە؟ کۆکن کە لەگەر سنەت و هەروەها قورئانیشدا گونجاوە بەڵام تو بری وەڵا بە حوجەی ئەوەی کاکە ئەوە ئەو ئاەتە لەو شوێنانە بەکاردی ئەگەر بێت و مقابلەکە چێ بوو؟ مقابلەکە غێر مسلمان بوو زۆرینە ناخوا بەڵام ئەگەر بێت و زۆرینەی مسلمانان جمهوری مسلمانان لەسەر یەک شت کۆبوو جمهوری مسلمانان بابەتێکی دیە ئەو ئاەتانەی لەسەر چییە؟ ئەو ئاەتانەی لەسەر جێبەجێ ناکرێت. ئەمە نەزیرەی شوڕا تو باسی خەلیفەی مسلمانان دەکەی وانە؟ خەلیفەی مسلمانە کەس مالیرە خەلیفە نینە و موەسسەسەی مەش کەس خەلیفە نییە کەواتە ئەو بابەتەی کە لە کتوبی سیاسی شەرعی هەیە لەسەر ڕئیسی موەسسە جێبەجێ ناکرێت لەسەر ڕئیسی حزب جێبەجێ ناکرێت لەسەر ڕئیسی دەوڵەتی جێبەجێ ناکرێت تەنها دەنێ کاکە ملزم نییە لەسەر یعنی شوڕا شتێکی ئیلزام نیە لەسەر خەلیفە ئەگەر خەلیفە بوو ئەدی وەکایدی ئەوکایدی بابەتە چی دیە کاکە؟ ئەوکایدی چییە؟ بابەتە چی دیە؟ نا ئەو شوڕا ئەمڕۆم شوڕا بەینەوە هەموو بابەتەکان ماوەمەوە وەشاویڕهم فی الئەمر ئەوە پێغەمە ئەمڕۆم شوڕا بەینەوەم کە ئەم پرسکردن و ڕاوێژکردن بە یەکتردا ئیتیفاقکردن لەگەر لەسەر شتێکدا حتا عومەری کوڕی خەتاب چ دەڵێ لە پاشەوەی کە لی دەدرێ و چەند کەس دادەنێ 6 کەسەکە دەریانگۆ بە چ شێوەیەکە دەبێن بە زۆری نییە بە زۆری نییە ینی کاکە گەر بێت و زۆرینە غەڵەت بە ئیمام عومەر کۆ شتەی دەکە کاکە ئیمام عومەر ئەو شتەی ناکە دەبێت لەو 6 کەسە چیانتان پێ باش بوو کە ئیتیفاقتان کرد ئەوە دەبتە خەلیفەی موسڵمان کە جوانترین شتە لەسەر لەسەر بابەتی شوڕا ئەزێ وەکو پێغەمبەر ما خاب من استشارەکە شوڕای موسڵمان تەنها لە بابەتی سیاسی و بابەتی ئیدارین هەتا بابەتی دەگرێتەوە بابەتی شخصیش دەگرێتەوە کەسێک دەهەیە شتێک بکە دەزانی کەسێک تەجروبەیەکی هەیە دەسی پرسی پێ دەکەی ڕاوێژی پێ دەکەی ئەو ڕاوێژە کەسێکی مؤتەمینە دەبی مستشار و مؤتەمینە کەسێک ئەگەر پرسیاری لەکە دەبی کەسێکی ئەمینە نابی قسەی باتە دەرێ ئەوە یەک دەبی چۆنیش لە بۆ خۆی پێی خۆشە ئەو هەوڵامی چێ بداتەوە وڵامی کابرای بدات ئەگەر هیچ نەزانی ئەوە وا باشە قسەی لێ نەکا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين